تەماشەوانن هێژا شاندێک پارلەمەنتەرین کانادی گوژسی پارتیان پێکتین سەردانا هەرێما کوردستانی کردن و لەگەڵ ڕایەدارین هەرێما کوردستانێژی دێ جوینان ئەنجام بدن. شاندێ سەردانا دەستگەها کوردستان 24 کردە و میوانین کوردستان 24 تۆم کمیچێک سەرۆکەی شاندا پارلەمەنتەرانە و ئەندامی حزبا کۆنسەرواتیڤا ئۆپۆزیسیۆنا وی وڵاتیە و سەرۆکەی کۆمەلەیا کوردی لە پارلەمەنتۆیا کانادایە. ملي تماشوانين هيشا بريز توم كيميشك ميواني من الاستوديو بخير هاتي بريز توم دسبيكيتا بخير هاتناتا بو كردستاني وبو كردستان 24 دكم كاري دوستانيا پارلمنتريا كندا كردستان بچه كاري وهون مجولن دسبيكيتا وي پرسيبت. So thank you very much for having us. بۆ داواتکردنی من بۆ کوردستان 24 من مای خۆشحاڵێکی یەکجار گەورەیە کە هاتووم لێرە و مای خۆشحاڵیە کە سەردانی هەرێمی کوردستانم کردووە و سەرپەرشتی شاندێک دەکەم بۆ هەرێمی کوردستان بەڕاستی سەردانێکی مێژوویە یەکەم جارە وەکو پەرلەمانی کەنەدا سەردانێکی لەم شێوە بۆ هەرێمی کوردستان دەکەین و ئەمانشمان ئەوەیە کە فێربین سەبارەت بە ئێوە دامەزراوە دیموکراتەکانتان کلتوری کوردستان و مێژووی کوردستان و هەموو پارت و حزبە سیاسەت جیاوازەکان بەیەکەوە ئەمانەوێ ئاشنایەتێکی نوێ پەیدا بکەین لەگەڵ بەڕێستان و چەندین دیدارمان هەبووە لەگەڵ سەنتەرەکانی کۆمەلگای مەدەنی و دامەزراوە حکومی و مەدەنیەکان و هەروەها پەیوەندیەکی درێژخانش دروست دەکەین لەگەڵ دامەزراوە حکومیەکان من بۆ خۆم ئەندامم لە حزبی ئۆپۆزیسیۆن بەڵام بەڕاستی زۆر گرنگە کەوا ئێمە لە ئاستی کەسی و لە ئاستی دامەزراوی پەیوەندی هەبێت لەنێوان کەنەدا و هەرێمی کوردستان. برێستم یەکەم جارە گەلو هون سەردانا کوردستانی دەکەن و ئارمانجا سەرداناوە چییە؟ ئەمە ڕاستی یەکەم سەردانی منە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ڕاستیدا ئەندامەکانی شاندەکە بەشێکیان پێشتر لێرە بوون لە ساڵی 2017 بۆ چاودێریکردن و تێبینیکردن لە ساڵ ڕفراندۆم لێرە بوون. بەهاتناوەی کوردستانی یانێ هەستێتە کووت بخۆشی یەکیش دامەزرێنەرێ دۆستانیە کوردی دێ پارلەمەنتۆیە دەی چییە هەستێتە؟ لە ڕاستیدا من ئەمەوێ بڵێم کەوا ئێمە لەگەڵ کوردەکان لە کەنەدا پەیوەندێکی زۆر باشمان هەیە بەردەوام لەگەڵ دۆستە کوردەکان لە کەنەدان گفتوگۆ دەکەین لەسەر خواردن لەسەر شێوازی مامەڵەکردن خەڵکانێکن میوان دۆستن و ئەمەیەکێکە لەو چیرەکانی کە ئێمە لە کەنەدا زۆرمان جۆ لێ بووە و کاتێک کە لە کەنەدا دیتە کوردستان بە فعلی تەماشاکەی خەڵکی کوردستان میوان دۆستن و هەروەها هاوڕێن و ئەوەی کە من پێم وتراوە لە کەنەدا لەلایەن جالیەی کوردیەوە هەمان ئەو شتێکە من دەیبینم لەو پێشوازی و ئەو ڕۆحە هاوڕێتی کەوا هەیە یعنی بەڕاستی کۆمەلگای کوردستان کە دەی سەردان دەکەی خەڵک دەبینی لەسەر شەقامەکان دەبینی خەڵکانێکن زۆر میوان دۆستن و هەست بە ئارامی دەکەی لە هەرێمی کوردستان هەستەکە ئێمە بەشێکە لە کەنەدا لە ڕووی ئارامی و ئاسایشەوە ئەمە ئەو شتەیەکەوا بەڕاستی پەیامێکی زۆر جوانە و نامێکی جوانە بۆ هەموو کەنەدیەکان چ بۆ حکوومەت و چ بۆ خەڵکی کەنەدی لەوەی کەوا دەکرێت کەنەدیەکان بێنە هەرێمی کوردستان هەموو ئەوەی کە لەسەر عێراق هەیە زۆر حاقیعی نییە هەرێمی کوردستان زۆر ئارامە و دەبێ خەڵکی کەنەدیەکانش بێن تەماشا بکەن بۆی بزان کە چەند ئارامە. دەستگەهێن هەرێما کوردستانیرە وە هەبوو دوو دیتن و ئەو مژارێک و هەند دخوازن لەگەل دەستەلاتا کوردستانی دەستگەها کوردستانیرە بگرن دەست چنە؟ دیدا لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە چەندین ئەمانەوێت کە گفتوگۆی پرسی جیاواز بکەین وەکو هەماهەنگی لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی سیاسیەوە بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندەکان بەهێزتر بکەین و بابەتی یەکگرتووی هەرێمی کوردستان بۆ داهاتووی هەرێمی کوردستان یەکجار گرینگە و بنیادنانی دامەزراوە دیموکراتەکان خاڵێکی دیکەی گرینگە کە ئەمە شتێکە دەکرێت ببێتە مای بەهێزکردنی زیاتری هەرێمی کوردستان و ئێمە ئەمانەوێت ئەم بابەتانە گفتوگۆ بکەین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بابەتی یەزیدیەکان ئەوانی کە لە شنگال بەجیانێشتن و تاوەکو ئێستا کە ئاوارن بابەتێکی دیکەی گرینگە گفتوگۆمان لەسەر کردووە و بەڕاستی ئەمە تێڕوانینی ئێمە لە ناو حزبی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەماندا ئەمانەوێت ئەعتراف و دانپێنان بە جینۆسایدی بەرامبەر یەزیدەکان کراوە بکەین
و خەڵکێکی زۆرش هاتوونە لە کەنەدا ژیاون و ئەمە شتێکە کە من لە پەرلەمان داکۆکیم لە یەزیدیەکان کردووە لەوەی کەوا چۆن وا بکەین کە هاوکاری ئەو یەزیدیانە بین کە بوونە قوربانی دەستی داعش و هەروەها خاڵی دیکە پەیوەنددار بم بابەتە هەبوو گفتوگۆمان لەسەر کردووە و حەزەکەین کەوا ئەم پەیامانەمان بەردەوام بێت ئەم پەیوەندیانەمان بەردەوام بێت لەگەڵ حکوومەتی کوردستان لەگەڵ یەزیدیەکان لەگەڵ کۆی کۆمەڵگەی کوردستان بۆ ئەوەی کەوا بتوانین بەیەکەوە هەوڵ بدەین کە هاوکاری یەزیدیەکان بکەین ئەوانەی کە سەردانی کەنەدیان کردووە و وا بکەین بەشێک لەوانی دابڕاون لە خانەوادەکانیان بیانگەڕێنەوە بۆ ناو خانەوادەکانی خۆیان و یەک بگرنەوە لەگەڵ خانەوادەکانیان ئەمە بەشێک لەو شتێک کە هاوکاریەک کە ئێمە ئەتوانین پێشکەش بکەین 5 ساڵ پێشتەکە یەزیدیکی زۆر هاتن بۆ کەنەدا و سەردانی کەنەدایان کرد و خانەوادەکانی خۆیان لە دەستداوە ئێمە ئەمانەی هاوکار بین بۆ گەڕانەوەیان بۆ ناو خانەوادەکان ئاشنایان بکەینەوە بە ئەو ئەندامانی کە لەکتری دابڕاون بۆیە لەگە حکوومەتی کوردستانش ئەمەمان تاوتێ کردووە بۆ جێبەجێکردنی برێست هەمنها کەنەدا وڵاتێکی فێدەرال یعنی چەندین هەرێمین فێدەرال لە کەنەدا هەنە کوردستانژی هەرێمێکی فێدەرالە لە عێراقی بەس رەوشا کوردستانی دەوسایەک و مثلا دەستور هەیە دەستورە عێراقا فێدەرال هەیە ئەو خاڵین دەستورێ ناینجی بچی کرد ڕێکەفتن دناوبینە حکوومەتا فێدەرالا هەرێما کوردستانی و حکوومەتا فێدەرالا عێراقیدا هەیە ئەو ڕێکەفتن ناینجی بچی کرد لە کەنەدای چاوایە لە ڕاستیدا زۆربەی کاتەکان کە من جۆم لێ دەبێت لەوەی کەوا جۆرێک لە ناکۆکی هەیە لە نێوان هەرێم و بەغداد بە شێوەیەکی گشتی زۆربەی خەڵک دەڵێن هەولێر و بەغداد بەڕاستی زۆر هەمان ئەو شتەیە کە دەبینین بۆچوونی جیاواز هەیە و حتا لە کەنەداش جۆرێک لە بۆچوونی جیاواز هەیە لە مامەڵەی فدرالی لەگەڵ یەکتریدا بەڵام هەمیشە ئەم بابەتە گفتوگوی زیاتری لەسەر دەگرێت و بۆچوونی جیاواز هەیە ئایا دەستور چی دەڵێت دەستور یەکلایکەرەوەی خاڵ فاکتەری سەرەکی یەکلایکردنەوەی ئەم کێشانەیە کاتێکە دوو بۆچوونی جیاوازە بێت لەسەر دەوڵەتێکی فدرالی من بۆ خۆم لە کەنەدا دەژیم و ئێمە چەندان سەدەمان هەبوو لە ناکۆکیکردن و مامەڵەکردن لەگەڵەوەی کە چۆن سەرچاوە سروشتەکان مامەڵی لەگەڵاکری هەمان ئەو شتی کە لێرە ڕوو دەدات بەڵام دەستور بۆتە خاڵی سەرەکی لە یەکلایکردنەوە ئەم کێشانە و یەکلایکردنەوەی ئەم هەڵە لێک تێگەیشتانە و لە ئۆتاوا لەگەڵ وڵاتەکانی دیکە ئەم بابەتە جیاوازە و بۆچوونە جیاوازیانە تا ئەندازەیەکەوە تونتیژ نەبێت ئاشتیانە بێت زۆر ئاساییە جیاوازی هەبێت ئەبێت دەستور ئەم شتانە یەکلایی بکاتەوە ئەنە جار تۆ یاسایەک لە پەرلەمان دەردەکەی بۆچوونی جیاوازێ لە نێوان هەرێم و بەغدا ئەبێت دادگا بڕێ بدات لەسەر بنەمای دەستور لەوەی کەوا ماف بەچێ ماف بەوە بدرێت و ئەبێت ڕەچاوی پرەنسیپەکانی فدرالیش بکرێت بە هەمان ئەو شێوازە و ئەبێت بەجێ بڵین بۆ دادوەر بۆ دادگا بزانین کە چۆن بڕیار دەدات و پاراستنی سیستەمی فدرالی تەنیا ئەو کاتی گرینگەکەوە هێزەکانی کوردستان یەکگرتووە بن بۆ ئەوەی بتوانن ڕوبەڕووی ئەو کێشانە ببنەوە کەوا ڕوبەڕیان دەبێتەوە بتوانن ئامانجەش بەدی بهێنن کە دەیانێت و ئەوەی کە ئێمە زۆر جۆمان لێ بووە ئەوەیەکەوە هەندێک لەو هەڵەت تێگەیشتانی کەوا هەیە لە نێوان بەغدا و هەولێر ئەوەیە کەوا زۆربەی لە دەرەوەی کێشە فدراالەکانە بەغداد هەنێ جار ئەوێتی زیاتر کۆنتترۆلی هەرێمی کوردستان بکات دەوێتی کۆنتترۆلی ئەو ئەتۆنیەمە بکە کە هەرێمی کوردستان هەیەی لە ڕابردوودا لە کەنەداش ئەمە ڕوویداوە کە حەز ناکەن کە بەم شێوازە هەرێمێک دەسەڵاتی فدرالی بەرفراوانی هەبێت دەیانەوێت کۆنتترۆلی باردۆکە بکەن کۆنتترۆلی سەرچاوە سروشتەکان بکەن لە بابەتی باجا کۆنتترۆل بکەن ئەمە شتانەیە کە هەمیشە لە دەوڵەتێکی فدرالیدا ڕوو دەدات بەڵام لە حاڵەتێکی لەو شێوایەدا دەبێت دەستور یەکلاکەرەوە بێت و بێت دەستور سەرچاوی سەرەکی یەکلاکردنەوەی ئەو هەڵە لە تێگەیشتانە و ئەو ناکۆکیانە هەبێت کەوا هەیە دەستور چی دەڵێت و چۆن تەفسیرگرنگم گاواک و بەسا سیستەما فێدرالی لە کانادایە مثل کوبێک دەیبیرا من کوبێک و کوبێکی زمانی فەرمی لە کوبێک بەس فرانسیە لە کوردستانی 5 زمانین فەرمیە هەنە یانێ لە کوبێک ئەو ڕێکەفتنین گودناوینا کوبێک و دەسەڵاتە فێدرال یاکو هاتیەکردن هەموو ڕێز لێ تێگرتن یعنی پرسگرێکێکە گو لە عێراقا فێدرال گو تێژیاندن ئەوە کو ئەو دەستور و ڕێکەفتنین گو تێنە کرنجی تێنە ئیمزەکردن بەس ناین جیبجیکردن یعنی ئەزموناوە چییە کو ڕێکەفتن ببێ دەستور هەیە و ئەو یەک نایەنجی بجێکردن باوەری دناو هەرێماندا دوێ سیستەما فێدرالیدا چاوا دەکارێ جی بجی ببێ ئەزموناوە چییە بیر و باوەریاوە چیە دوێ مژارێت
بەڵێ با من بێمەڵم قسە لەسەر بابەتی زمان بکەین کیوبێک بەڕاستی ئەوان دەڵێن بەپی پێویست مادە دەستوریەکان جێبەجێ نەکراوە ڕەنگە ئەوانش ئەو نیگەریان هەبێت بەو شێوازەی کەوا دەڵێن مافیان هەیە بەڵام بەڕاستی مافی زمان مافێکە ئەمە مافی هەموو کەنەدیەکانە ئەبێ هەموو کەنەدیەکان بە زمانی خۆیان قسە بکەن ئەتر هەر جۆرە زمانێک بێت ئەمە لە دەستوردا یەکلایی کراوەتەوە کە دەستور لە مادەی سێدا دەستنیشانی کردووە ئەوە ئەزانم کە لە کیوبێک ئەو شتێک تۆ دەڵێ ڕاستە کەەوە هەندێک جار ئەمە هەبووە بەڵام بەڕاستی لە کیوبێک تۆ دەتوانی چەندین زمانی جیاواز هەبێت ڕێگەدراوە زمانەکان گفتگوی خۆیان بکەن و بە زمانی خۆیان تاوکو ئێستاکەش هەڵە لێ تەگەیشتن هەیە لەم نێوەندەدا لە نێوان حکوومەت و لە نێوان کیوبێک لەوەی کە چۆن دەیت تەفسیر و تەویل بۆ ئامادەکانی دەستور دەکەیت وە چۆن ڕێگە دەدەی بە جێبەجەکردنی و مافە کللتوری و سیاسەکان هەندێکیان دەیانوێت بە زمانی فەڕەنسی قسە بکەن بەڵام هێشتا کە لە کیوبێک تۆ دەبینی هێشتا بەشێک لە کەمینێک هەن بە ئینگلیزی قسە دەکەن بەڕاستی لەم خاڵە و ئەگەر باز بکەین دەیان ساڵ گفتوگۆ هەبووە لە نێوان سیاسەتمەداران لەسەر ئەم پرسەدا و تاوەکو ئێستاکە ئەوەی کە خاڵ یەکلانەکەرەوەی ناوکەکان بۆ بریتی بۆ لە سەروەری یاسا لە جێبەجەکردنی ئەو یاسایانەی کەوا لە پەرلەمان دەچێت بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەگەر لە پەرلەمان چارەسەر نەکرێت ئەوە دادگا بڕیار دەدات لەوەی کەوا چێ لەسەر حەقا وەچێ دەتوانێت دەستور چی دەڵێت لەسەر ئەم پرسە وا بۆ کەنەدا دەستوری کەنەدا ڕێگەیدا و بە هەر زمانە دەتەوێت قسە بکەیت سپاسیاتت کەم ڕێستۆم کەمیچێک و میوانەی کوردستانی و میوانەی کوردستان 24 Spas, thank you for having me. سپاس